تا ئێستا حکوومەت وەڵامی داواکاری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی نەداوەتەوە و سیستمی پاشەکەوتکردنی موچە وەک خۆیەتی و گۆڕانکاری تێدا نەکراوە. هاوکات بایکۆتکردنی دەوام و گردبوونەوەی ناڕزایی مامۆستایان و فەرمانبەران لە چەند ناوچەیەکی هەرێم بەردەوامە. بۆ سێەم ڕۆژ لەسەر یەک کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی دەوامیان بایکۆت کرد. بوونەوەی بۆ چییە؟ بۆ ئەوەی بزانین ئایا گەینە نەتیجەیان ناگەینە نەتیجە. چ نەتیجەیەک مەسەیەوە داوای چیتان کردو؟ یان نیکەینەوانەیە بگەینە ئەوەی کە ئایا حکومەت جۆمان لێگریا لێمان ناگرێ. هەمووی ئەرگاتە سەر برادرانم تا برادرانم مینەکە من ناتوانم هیچ لێدوانێ بم. لە شارۆچکەی کەلاری ژمارەیەک لە مامۆستایان و فەرمانبەران و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و پێشمەرگەی دێرین و کەمەندامان لە بەردەم پەروەردەی کەلارەوە بۆ نیشاندانی ناڕزایی بەڕێپێوان چوونە بەردەم قایمقامەتی قەزاکە. ماوەی 2 ڕۆژیشە کارمەندانی هاتوچۆمانیان گرتووە و فەرمانبەرانی بانکی کەلاریش دەستیان بەمانگرتن کردووە و بەو هۆیەشەوە موچەی مامۆستایان دابەش نەکرا. ناڕزایەتەکان ئێستا بەس مامۆستایان نیە، سەر جەمچین و توێژەکانە، پێشمەرگەی دێرینە، کەمەندامانە، بڵێن تەندروستیە شارەوانی هەموو چین و توێژەکانە. بایکۆتی ئێمە بەردەوام نییە، ئەوە وەڵامدانەوەی حکومەتە وای کردو بایکۆت بەردەوام بێ. ئەگینا ئێمە ئێستا حکومەت وەڵام داتەوە بەدەم داواکارەکانمانەوە بێ بەیانە چینە ناوەندەکانە خوێندن. یەکشەمەی داهاتوو سێمانکە هەوڵ دەدەین ناڕزایەتێکی سەرتاسەری بکەین کە دروشمەکان و پەیامان یەک بێ. بۆ یەخستن چونکە دەسەڵات و هێزە سیاسیان هەوڵی پەرکردنیە دەین، ئێمە ڕێکخراوەکان بە پێچەوانەوە هەوڵی دیەخستنیە دەین. بەهۆی بەردەوامی بایکۆتکردنی دەوام لە بەشێک لە فەرمانگەکاندا کار و مامەڵی هاوڵاتیان وەستاوە. ئەو هاوڵاتیانش بە ناچاری داوا لە حکومەت دەکەن داواکاری فەرمانبەران جێبەجێ بکات تا فەرمانبەرانیش کارەکانی ئەمان ڕایی بکەن. لاولێرەوە هاتوومە 3 ساعت ڕێگان بڕیوە، ئێستاش کە هاتوومە بایکۆتە، یعنی بەڕاستی ئەوە ڕاست نییە. بەڕاستی هەولێریش عینە مروری هەیە و داوامەکاو. بۆ ئەوان داوامەکەن بۆ ئەمان داوام ناکەن. یامی چیان پێدایتۆ لێرە کە یعنی ئەگەر ئەوان داوامەکان بە ئەمەش داوامکەن، یان ئەگەر بایکۆتەکان وەکو مامۆستا با بایکۆتکەن و تەواو ترم خەڵکە بۆ بێ و بڕوە و بڕۆ وەرە و بڕۆ بە بەلاش و حەلاش. لە 27 مانگی ڕابردووەوە فەرمانبەران و مامۆستایان بە دروشمی نا بۆ سیستمی پاشەکەوت دەستیان بەمانگرتن و بایکۆتکردنی دەوام کردووە. بەڵام هیچ لەو داواکاریانەی پێشکەشی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان کراوە جێبەجێ نەکراون. کارزان تاریقی نارتی سلێمانی.